سەرۆکی هەڵبژێردرا و دانۆڵد ترامپ لە نێو خەڵکدا دەمەتەقەی لەسەر هەڵسەنگاندنی بەشی زانیاری نهێنی ئەمریکا سەبارەت بە چالاکیەکانی هێرش بۆ سەرتۆڕی کامپیۆتێر کرد مەسلەیەک کە بۆ کۆشکی سپی بۆتە پرسیارێک. مەگەر ئەوەی خەڵکی ئەمریکا بەڕاستی بیرکەنەوە کە پسپۆڕانی CIA، FBI و کۆمەڵی زانیاری نهێنی گەلێک لە ئەوانەی لە بەڕێوەبەرایەتیەکانی پێشوودا کاریان کردووە و ئەوانەی کۆمارین لە رووسیا کەمتر جێگای باوەڕن. دەنا خەڵک دەبێت سەرنج بداتە ئاژانسەکانی زانیاری نهێنی کە دەیانەوێت بیڵێن. ئەوانەی ئامۆژگاری ترامپ دەکەن دەڵێن مەسلەی دژی رووسیا واژ نییە کە گرنگی پێنەدرێ. چینەکان باشن یەکێک لە شتەکان لە هێڕش بۆ سەر تۆڕی سیستمی کامپیوتەری ئەنجامی دەدەی ئەوەیە وە کەسێکی تر بچین کە ئەو کارێت تو وەک کاری کەسێکی دیکە بچێت. بۆ سەرۆکیەک کە توانایی بە رووسیەکان دەدات کە بێتاوانن ئەوە بە قوڵی زیان بە وڵات دەگەێنن. دموکراتەکان ئاماژە دەکەن کە کاتێک ترامپ دەبێتە کۆمانداری گشتی هێزەکانی چەکدار دەبێت پشت بە ئاژانسەکانی کۆکردنەوەی زانیاری نهێنی ببەستێت. پێم وایە پوتن بەدکارە، پێم وایە رووسیەکان لە خراپکاری بۆ هاکردن لە سەرانسەری جیهاندا گەلێک تاوانبارن. بەڵام هێندێک یاسادانەری کۆماری یا سکاڵا دەکەن بڕێوەبەرەتی ئۆباما بێدابینکردنی بەڵگەیەک رووسیا تاوانبار دەکات. ئەگەر ئەوان بەڵگەیان هەیە بە پیشانی بدەن، هێشتا ئەوان بەڵگەیان پیشان نەداوە. ئێمە بەڵگە بە شێوەیەکی ئەوەندە پارێزراو دابین دەکەین کە سەرچاوەکان و شێوازەکان ئاشکرا نەکرێن، بەڵام لەگەڵ ئێوە ڕووڕاست دەبم کاتێک باسی ئاسایشی تۆڕی سیستمەکانی کۆمپیوتەر دەکەین زۆر شت بە نهێنی دەمێننەوە. هەر بەڵگەیە کۆ بکرێتەوە وەڵامێکی درێژخایەن بە هەوڵی رووسیا بۆ زیان گەیاندن بە تۆڕی کامپیوتەر و بەگشتی ئاسایشی تۆڕی کامپیوتەر دەکەوێتە نێو بەڕێوەبەرایەتی ترامپ.